السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزان زور بخير بين زور خوش حالم با أو بولا عزيزة لومي وأنا مريض شاد دموا زاري شتر لا كتابخانة تفسير بو بيشكش كردني سيمينارك الحق سيمينارك خوي بروجي بحثي تخرجم بو لا بيمانجي زانست إسلامي كان ناوندي بشي پرورده لصالي 2013-2014 أو كاتك قتابي لمعهد طبعا إدارة دي برسيكا أو طلباني كتخرج ده كان دبي خوان حاضر كان وكو برين وكو عادتك وكو بروتوكولك التنفيذ ذكره دبي أو قتابي بحثك حاضر والله مش فكرم كردو قلتم باشترين حل أويا من شتيك لقر أو هواياتي خوم كبواري فلك ناسية ببصنه أويش باشترين بابت كهلم بجا كمناسب بو خور خور نزیکترین ئەستێرەیە لە ئێمە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانمان هەیە بەبێ خۆر مستحیلە ژیان لەسەر زەوی بەڕێوە ناچیت. طبعا بەحسەکەم بە هەموو قۆناغەکانی ئەکادیمی خۆی تێپەڕی چکە هەر خۆی دکتۆر محەممەد زەنگەنە یادی بەخێر ڕێز و سڵام لۆی هەیە ئەو کە هەم ڕاگری مەعهەد بوو و ئیشرافیشی لەسەر بەحسەکە کرد. وعدی بە مندا کە ئەو بەحسە زۆر بە ئیهتیمامەوە پێشکەش بکرێت لە ڕێگەی سیمینارێکی گەورە بەڵام داخەکەم لە ساڵی 2014 بەداخەوە شەڕی داعش و ئەو وەزع ناخۆشە هات هەموو شتێک تقریباً ڕاوەستە ئیتر تەنها ئەوەم پێکرا کە شەهادەکەەوە دەست بێنم و دەبلۆم لە دراوساتی ئیسلامی و ئەو بەحسەشم بە شێوەیەکی زۆر سادە و ساکار پێشکەش کرد بەڕێم کرد تقریباً. بەم دوایە ڕێزدار پرۆفیسۆر مامۆستا عبدالرحمن براسي لسپاسەوە اقتراحی کرد کە من ئەو بەحسە تەقدیم کەمەوە لەسەر شێوەی سیمینارێک بەڵکو ئێوەی عزیز و خۆشەویست سوودی لێ وەرگرم بزانم من چۆن توانیم لە ڕێگەی زانستی فەلەک ناسی و قورئانی پیرۆزەوە مەسیری خۆر دەستنیشان بکەم لە سەرەتا هەتا کۆتایی. طبعا بەڕێزان ملخصی بەحسەکەتان لۆ دەینم زۆر بە کورتی طبعا بە هەموو قۆناغەکاندا تێپەڕێ وەکو جەنابتان دەیبینن سەرچاوەکان عربي وإنجليزي وطبعا صالي 2013 كإستاك طبعا كارك زور آسان بو أو كاتي بدس كوتني كتابة كان هرسند إنترنت شابو بلام إستا زور بوار هي يارمتي دداتن أو كاتي أوانا نبو. طبعا أهمية الموضوع سبب اختيار مشاكل عرض الموضوع منهج البحث هم ويتدا خطي بحث كيتسون بو دامرش سيم مبحث بو يكيان يكميان باسکردنی خۆرەنێ قورئانی پیرۆزدا ئی دووەمیش پێناسەکردنی خۆر لە ڕووی فەلەکی لە ڕووی فیزای فەلەکی سێمیش ولادەت و پەرەسەندن لە ناوچوونی خۆر لەنێ قورئانی پیرۆزدا لەگەڵ بە بەراورد لەگەڵ علمی فەلەک. طبعا ئەوە هەمووی ئەنجام درا و لە خلالی تقریبا 6 مانگ 7 مانگ کۆتاییم پێهێنا و پێشکەشم کرد. بەڵام ئێستا من چی دەکەم مولەخەسەکەتان پێ دەدەم کە خۆر چییە چۆن لە دایک بووە و چۆن تەتەوەر دەکات لە کۆتاییش چی بەسەردێ هەمووی لە زەوئی قورئانی پیرۆز و علمی فەلەکی نوێ. طبعا بەڕێزان چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزدا ئاماژەی بە مرۆڤ داوە کە دەبی لێکۆڵینەوە بکات. هەر کەسە و لێکۆڵینەوەی خۆی ئەنجام بدات لە بواری خۆی هەموو بوارێک نەک هەر تەنها بواری زانستی هەموو بوارەکانی تر مرۆڤ خوای گەورە هانی دەدات کە بخوێنێ لێکۆڵینەوە بکات بۆ زانینی نهێنیەکان. ئەو ئاەتە پیرۆزە لە سوورەتی عنکەبوت ئاەتی 20 کە خوای گەورە دەفەرمێ قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق ثم الله ينشئ النشأة الآخرة إن الله على كل شيء قدير. يعني لێرەدا خوای گەورە هانت دەدات تۆ لێکۆڵینەوە بکەیت. ئەنجامدانی لێکۆڵینەوە کارێکی سەرەکی مرۆڤی سەرزەمینە تا بزانی کەون چۆن خەلق بووە. ئەوە عەکسی ئەو ئاڕائانەیە کە ئێستا پەیدا بۆ بەداخەوە کە دەڵێت تۆ نابی لە کەون بکۆڵیەوە هیچ لێ نازانین گەردوون زۆر لەوە گەورەتە تو فکر لێ بکەیەوە ئەوە ئیشی تو نییە مەسەڵەن چۆن هەندێک دەگاتەوە حەدێ دەستکاری زانستی خوا دەکەین نا ئەو شتانە نییە. خوای گەورە شانازی دەکات لەسەر مەلائیکەتەکان کە ئەوە عەبدانەی خەڵقی کردوون ئێستا لێکۆڵینەوە دەکەن لەسەر سەرەتای لەدایکبوونی کەون هەتا ئەو لەحزەی کەمە تێدا دەژین. طبعا لێرەدا قۆناغ بە قۆناغ تەماشا دەکەین خوای گەورە چۆن باسی خۆری کردووە قۆناغ بە قۆناغ هەر هەمووی تێدایە
باوەڕکەن بەڕێزان یعنی مرۆڤ دەستەوەستان و سەرسام دەبی بەوەی کە خوای گەورە چەند بە هەر لە خۆی دەوەشێتەوە لایەقی خۆیتی کە چەند بە ڕێک و پێچی بۆ من و بۆ تو وەسفی خۆری کردەوە بە شێوەیەکی زۆر سادە لە چەند کەلیماتێک بەڵام ئەو کەلیماتانە سەدان لێکۆڵینەوە هەزاران لێکۆڵینەوەی لەسەر کرایە ئێستاش هەر بەردەوامە. خوای گەورە لە سورەتی فصلت ئاەت 11 دەفەرمێ ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين. خوای گەورە فەرمانی فەرموو بۆ سەر ئاسمانەکان یان ئاسمانی زەوی هەردوو ڕێی هەیە لەگەڵ زەوی بەخۆی بە ویستی ئەوەی خۆتان بە ویستی من دێن یان یعنی کەرهەن یان تایعن هەر دەبی ئێوە بێن چکە من فەرمانم داوە بە خۆشی بی بە ناخۆشی پێتان خۆش بی پێتان ناخۆش بی ئەی مەواد ئەی تەکوینی کەون دەبێ ئێوە بێن خلاص ئەوانیش فەرمانی رب العالمینیان وەرگرت بەو شێوەیە کە خوای گەورە دەزانی گوتیان خوای گەورە ئێمە لە ژێر ڕچێفی توینە لە ژێر فەرمانی توینەوە ئێمە دەین دروست دەبین خەڵق دەبین چۆن ئەتۆ ئێمە داناوە بەو شێوەی ئێمە هاتیم تەواو. بەڵام لێرەدا بەو کەلیمە یعنی لە ڕواڵەتدا بە شێوەیەکی سادە دەیبینن بە ڕواڵەت دوخان یعنی ئەو کەلیمەی دوخانە گەورەترین لێکۆڵینەوەی لەسەر کرا گەورەترین دەرەنجامی لەسەر هات ئەو بەس کەلیمەی دوخان. بەڕێزان علمی فەلەک ئیسپاتی کردیە کە هەموو سیستەمی خۆر بەخۆی هەموو پارچەکانی کە هەسارەکانە و مانگەکانە هەمویان لە دوخان دروست بووینە دووکەڵ تەمومش غەرب پێی دەڵێ نێبیولا واتە بارستە گاز و تۆز و خۆڵەکان. طبعا ئەو بارستە گاز و تۆز و خۆڵانە کە زەوی و فەزای لێ دروست بووە تەنەکانی ناوی لێ دروست بووە مەوادەکانیان هەمووی وەکو یەکە. جسمی ئێوە من هەموو مەخلوقاتێک پێک هاتەی ئەو عینەکە و ئەو لاپتۆپ هەموو شتێک هەموو ئەو مەوادانە لە فەزا هەیە لەسەر شێوەی غاز و لەسەر هەسارەکاندایە لەسەر شێوەی ڕق لە نێو خۆردایە بە شێوەی غاز و پلازما و مەوادی سیر کە ماوەنیە باسیکەین ئەلمهم هەمووی لە دوخانەوە دروست سەرەتایەکەی دووکەڵ بووە پاشان پەرەی سندووە نەک پەرەسەندنی داڕوین کە باسی دەکات من مەبەستمەوە نییە کە لەسەر مرۆڤ تەوان کە ڕاست نییە بەڵام پەرەسەندنی گردون ڕاستە وردە وردە پەرە دەسێن و دەگۆڕێ قۆناغ بە قۆناغ دەبێتە شتێکی تر کەواتە زەوی و ئاسمانەکان هەمویان لە هەور لە دووکەڵ خەڵق بووینە. باشە ئێمە نمونەمان هەیە لەسەر ئەو دووکەڵانەی کە لە ئاسماندایە بەڕێزان دووکەڵ کە پێی دەڵێن ئەمە پێی دەڵێن بارستەی گازی و تۆز و خۆڵی هەندێک پێی دەڵێن تەمگەل و هەندێک پێی دەڵێن تانە جوان نییە بەڵام ئەویان لادا فترێک ئیشان پێ دەکرد تەمگەل جوانە یان بارستەی تۆز و خۆڵ و غاز. طبعا بەڕێزان ئێستا ئەوەی دەیبینن هێشووی پێرو کوردەواری خۆمان ڕەنگە ئوستاز موحسین کە شاعیر و ڕۆمان نووسەکان و ئەوانەی کە زیاتر یعنی خەیاڵیان واسعە استفادە لە تەنەکانی سروش دەکەن ڕەنگە کەلیمەی پێرو لەنێو فۆلکلۆری کوردیدا زۆر باسکرا پێرو تەراز و ئەوانە پێرو M45 یەکێکە لەو تەنە ئاسمانیانەی کە لە دوخانەوە دروست بووە سەیرکەن هەردووکەڵە بەڵام چ دووکەڵێک هایدرۆجین ئۆکسجین نایترۆجین هیلیۆم بە تایبەتی خۆی هایدرۆجین و هیلیۆم بە زۆریە. طبعا بەڕێزان ئەو تەنە ئاسمانیە کە ئێستا لە پێش چاوتانە خوای گەورە کە باسی کردووەتە لێ دوخانەکە هێندە گچکە نییە چکە تەنی زۆر گەورەی لێ خەڵق دەبی. M45 ناوی سوڕەیە تیرەی یەکجار زۆر گەورەیە یعنی ئەگە بە کیلۆمەتر وەسفیکەین ئێستا ممکنە ئێوەی بەڕێز یعنی باوەڕ نەکەن کە تەنێکی ئاسمانی وە باسی 35 ساڵی ڕووناچی دەکا یەک ساڵی ڕووناچی 9 تریلیۆن و 450 میلیارد کیلۆمەترە یەک ساڵی ڕووناچی. ئەو تەمگەلە 444 ساڵی ڕۆناشی لەمەوە دوورە یعنی 444 جاران 9.45 تریلیۆن کیلۆمەتر ئەوە یەک لە تەمگەلەکانە کە ئەستێرەکانی لێ دروست بوو خۆری مە لە تەمگەلێکی ئاوا خەڵق بۆ کاتی خۆی
تەماشاکەن ئەو ئەستێرانە بەڕێزان لە نێوی هەمووی تازەوە لەدایک دەبن. طبعا پرۆسەی لەدایک بوونی خۆریش ئەو تەمگەلە زۆر بە خێراگە باسی بکەم بە دەوری خۆیدا دەخولێتەوە بە تێپەڕبوونی سەدان ملیۆن ساڵ دەی وردە چۆن ئێمە تەشتێک دێنی هەندێک زی خوشتی بکەنایە بیخولێنەوە بە سەریعی تەماشا دەکەن هەمووی لە ناوەڕاستەکەی کۆ دەبێتەوە بەس زەبت خۆریش بەو شێوەیە و ملیارەها ئەستێرەکانی دیش لەو تەمگەلانە و لەم دوخانەوە هەمووی خەڵق بووە وردە پلەی گەرما لە ناوەڕاستی بەرز بۆتەوە یەکەم تەقینەوەی کارلێکی ناوەچی ڕوویدایە وزە و ڕووناچی و گەرمی و بەخشیوە. تەمگەلێکی دیکە بەڕێزان تەبانە وێنانە هەمووی حەقیقینە بەڕێزان لە ڕێگەی کامێراتی زۆر معقەد وەرگیراوە لە ڕێگەی تلسکۆباتی گەورە سەرزەمینی و فەزایش ئەوە پێ دەڵێن ئیتاکارینە هەر شکلەکەی پێدەچی تۆزوبایە تۆزە ینی چڕی گەلک زۆرە ئەمە ناوی ئیتاکارینە 7500 ساڵی ڕۆناچی لێمەوە دوورە لە لووتکەی هەورەکان ئەو هەورە گەورانە بەڕێزان سەیریکەن لووتکەکانیان زۆر دەبریقێتەوە هەمووی ئەستێرەی بچووک بچووک تێیدا لەدایک دەبێتن بەرزی ئەم بڵێن ئەم تەمگەلەی کە ئێستا لە پێش چاوتانە بە تریلیۆن کیلۆمەتر قیاس دەکرێت ئەوەندە زۆرە ئەوەندە زەخمە بەڵام لە پێش چاویمە زۆر بچووک دیارە باشە بۆ ئێمە نایبینین چونکە 7500 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە هەروەها زۆرە نمونە ئەمە پێی دەڵێن ستونەکانی خەڵق يعني pillars of creation أعمدة الخلق ئاماژەیە بۆ خوای گەورە عولەمای ناسا ئەو ناویان لێناوە M16 بەڕێزان لە بنکەی ئەو یەکیان ئەو با بڵێن ئەگەر لێرە ئیشارەتی پێ بدەم ئەمە لێرە هەتا ئێرە سنووری 6 ساڵی ڕۆناچیە 6 ساڵی ڕۆناچی یعنی لە قیمەی ئەو عەمودەی هەتا دێتە خوارێ 6 جاران 9.45 تریلیۆن کیلۆمەتر ئەو هەورە لەو فەزای ئەوەندە بەرزە ئەوەندە زەخمە ئەوەندە عیملاقە هەموو ئەستێرەکان لەو دوخانانەوە دروست دەبن بەڕێزان سەیریکەن ئەوەش شوێنێکی زۆر ناوداری لە دایکبوونی ئەستێرەکانە پێ دەڵێن تانەی پەڵەگازی ڕاوچی 1340 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە هەندێک ئەستێرە لە ناوەڕاستی ئەو شوێنە لە دایک دەبن ئێرە پێ دەڵێن تراپیزیۆن واتە شکلی پاکلاوە ئەوها بەو شێوەیە ئەستێرەکان بەو شێوەیە ئەستێرەی زۆر گەرم لە دایک دەبی تایدا پلەی گەرمی ڕۆکەی 50,000 پلەی سیلیزیە یان کلڤن ئافۆن 50,000 خۆر نزیکەی 6,000 ئەوان 50,000 ئەستێرەی تازە لە دایک دەبن زۆر گەرمن سەیری ئەو لەو حەکەونیەکەن بەڕێزان خوای گەورە چی خەڵق کردووە ئەوەشان ناسراوە بە سۆڵ نێبیڵا یعنی تانی پەڵەگازی گیان ڕوح 6500 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە ئەوەشیان لاگۆن نەبیڵە واتە تەمگەلی زۆڵکاو ئەو ناوانە عولەمایانی فەلەک ناوی لێدەنین و لە ئەتڵەسەکان تەسبیت دەکرێت 4100 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە ئەوە بەڕێزان ئەوە ئەستێرە کە تەقیە پارچە بووە دوای باسی دەکەین بە خێرا ئەمەش ناوی ماسی جێلیە جێلی فش سیرکەن ئەو ڕەنگانە خۆشەویستانە هەر ڕەنجێک لەوانە درێژە شەپۆرێکی تایبەتە فلتەرێکی تایبەتی بۆ بەکاردێ فلتەراتی سوور زەرد کەسک شین هەرێکی درێژە توڵمەوزێکی معەن هەیە پاشان ئەو وێنانە هەمووی چ لێ دەکرێت کۆ دەکرێتەوە دەکرێتە سەریەک ئەو وێنانەمان بۆ دەردەچیوە ئیلا تۆ لە فەزا یەکسەر بە چاوی خۆت ئەو ڕەنگانە نابینی چاوی تۆ تەنها سپی یان ڕەنگێکی تبنێکی فاتح بۆ ئەوانە دەبینی ئەو ڕەنگانە تەنها لە ڕێگەی تەسویری فۆتۆگرافیەوە دەردێت ئەوەش ئەستێرەیە کە تەقیە کاتی خۆی بەڵام تەمگەلی لێ دروست بۆجە خۆشەکەی لەوەیە بەڕێزان لەم تەمگەلانەی کە ئەستێرەکە مردووە لە پاشماوەکەی ئەستێرێت کە دروست دەبێتەوە ئەوە خەڵقی ڕەب العالەمینە بەو شێوەیە بەردەوام دەبێ یاسایەکەی بەو شێوەیە داناوە و گۆڕانیشی تێدا نییە باش ئێستا باسی دروستبوونی خۆر دەکەین بە سەریعی چۆن خەڵق بووە خوای گەورە لێرەدا تەبان دوو ڕێی هەیە لێرەدا هەندێک لە عولەمایان دەڵێن باسی خەڵقی زەوی و بەرگە هەوایەکەی دەکا بەڵام تەفسیرە واسعترەکەوەیە باسی زەویش دەکا بەڵام باسی گردونیش دەکا باسی خۆریش دەکا خوای گەورە لە سوورەتی ئەنبیا ئایەتی 30 دەفەرمێ ئەوەلەم یەڕ الذین کەفەروا ئەن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون واتە ئەو کەسانی کە باوەڕ ناهێنن طبعا سەیکەن خیتابەکە لە بۆ عالەمی
بێباوەڕەکانە خوای گەورە چۆن مخاتەبەیان دەکات چونکە دەزانێت خوای گەورە علمی پێیە کە ئەوان ڕۆژێک دادێ زۆر تەتەوری تەکنۆلۆژیان بەرز دەبی دەگەنە ئاستێکی زۆر زۆر بەرز ئەوە لەم یاڕە الەذینە کەفەڕوا ئەوانەی کە کوفرانەی یعنی دەسەڵاتی خوای وەحدانیەت دەکەن و کوفری پێ دەکەن و شریکی بۆ دەدۆزنەوە ئەنگۆ بە خۆتان وا نابین وانەتان دیتووە کە ئاسمان لەگەڵ زەوی یەک پارچە بۆ پاشان ئێمە لێکمان کردوتەوە باسی دروستبوونی زەوی و خۆر دەکات لێرەدا کە پێکەوە لەو هەورە ئەوە جار خۆر خەڵق بووە پاشان لە پاشماوەکەی وەکو لەو ڕسمە خەیاڵیەدا دیارە لە پاشماوەکەی هەسارەکان دروست بووە وەکو زەوی پاشان لە هەسارەکانەوە مانگەکان زیابوونەتەوە پاشماوەکانیش وەکو یەکە خانوویەک دروست دەکات پاشماوەکان لەوێ دەمینێتەوە هەندێک چگڵ و هەندێک چیمەنتۆیە ئەوە دەبنە بەردە نەیزەک و کلیکدار و ئەو شتانە کەواتە لێرەدا ئاسمان یەک پارچە بووە لە ڕێگەی هەورەکانەوە دوخانەکانەوە پاش تیۆرێک کە پێ دەڵێن تەقینەوەی گەورە لەوێڕە مەوادەکان هەمووی دروست بووە پاشان چی بووە کۆبوویتەوە کە کۆ بووە خۆر دروست بووە خۆر دروست بووە هەسارەی زەوی دروست بووە لێرەدا ڕەیەکی دیشەیە دەڵێن سەماوات واتە سەماوات یعنی سموو یعنی بەرزی بەڵام لێرەدا باسی طبقاتی هەواش دەکات احتیمالە دەڵێ وەختی خۆی کە زەوی خەلق بوو ئەو غازانە هەموو لە ژۆری حەبس بوو زەوی زۆر زۆر گەرم بوو پێش تقریبا 3 ملیار ساڵ پێش ئێستا بەڵام کە سارد بۆ توێکڵێکی بۆ دروست بەڵام لە ناخی هەر دەکوڵا هەڵدەکوڵا لە ڕێگەی گرکانەکانەوە ئەو غازاتانی لە نێو زەویە هەمووی هاتە دەرێ بەرگە هەوای بۆ دروست بوو کەواتە ئەو بەرگە هەوایە کە پێ دەڵێن سەما وەختی خۆی لە ناو زەویدا حەبس بووە لە ڕێگەی تەقینەوەی گرکانەکان هاتۆتە دەرێ بە مروری ملیۆنەها ساڵ بەرگە هەوای بۆ دروستکردن کەواتە سەماوات ئەو ڕێیەشتەوە لە ناو زەوی بووە لەگەڵ تەقینەوەی گرکانەکان دووکەڵ و تەمومش دروست بوو بەرگە هەوا بۆ زەوی دروست بوو بەڵام ڕەیەکی کەش هەیە ئەو ڕێیەش هەر ئەسەحە کە لێرەدا باسی دروستبوونی کەون دەکات هەر هەمووی بەیەکەوە یەک پارچە بووە لە ڕێگەی تەقینەوەی بیگ بانگ هەمووی پەرش و بڵاو بۆ ئێستاش هەر بەردەوامە لە خەڵق بوو و دروست بوو ئێستا بەڕێزان تەماشا دەکەین ئەو تەنانەی پێتان نیشان دەدەم ئێستا ئەوانە ئەستێرەنە تازەوە دیسان لەدایک دەبن بەڵام لە ناوەڕاستەکانیان هەساریان هەیە وەکو زەوی ئێرە ساردترین شوێنە تقریبا تاوەکو ئێستا لە فەزا دۆزراوەتەوە پلەی گەرمی ئەوەی دێرە پێ دەڵێن بومیرانگ نێبیڵا پلەی گەرمی ئەو ناوچەی کە قیاس کرایە حدودی 220 پلەی ژێر سفری سیلیزی بووە بەڵام لە ناوەڕاستیدا شتێک دۆزراوەتەوەکو خێتێک لەو سەری ئەو سەری هاتوۆتە دەرێ ڕەنگە بیبین ئەلێرە ئەوە هەسارەیە تازەوە هەسارەکان لە دایک دەبن ئیدە پاشماوەیەکی تر لەو پەڵەگازە زیاد دەبێتەوە تەماشان دەینەوە سەر کامە نقطەی دوخان هەمووی دوخانە هەمووی کەون هەموو لەو جۆرە دوخانانە خەڵق دەبێت بێگومان ئەستێرەکان و هەسارەکانیش نمونەیەکی دیکە ئەوەیان پێ دەڵێن پەڵەگازی لاکێشەی سوور 2300 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە ئەستێرەکە تازەوە خەڵق دەبی لە پاشماوەکانیشی هەسارەکان وە دروست دەبن طبعاً ئەوە بەڕێزان پاشی 100 ساڵی تر وێنەی بگرەوە تەماشا دەکەین هەندێک گۆڕانکاری بەسەر هاتیە بەڵام ئەو دیمەنەی ئەنگۆ دەیبنن ئێستا 2300 ساڵ پێش ئێستایە لەبەر ئەو تەنانەی کە دەڵێتە تو 2000 ساڵی ڕۆناچی دوورە یعنی دیمەنی 2000 ساڵ پێش ئێستایە خۆر 8 دقە و نیوە پێش ئێستا مانگ یەک چرکەیە باشە لێرەش بەڕێزان تەماشا دەکەین نەفسی دوخانەکەمان هەیە هەموو ئەستێرەکان لەو دوخانانە دروست دەبی هەسارەکانیش هەمووی طەوعاً ئەو کەرهەن هەمووی لەو پەڵەگازە زەخمانەوە دروست دەبێت باشە دوای ئەوەی کە سیستەمی خۆر خەڵقی کرد خوای گەورە تۆزێک ئیستقراری دایە هێمن بەوە سەبر لەو سوڕان و لەو مشەوەشەیە کە کاتی خۆی هەیبووە بێگومان نزیکەی 3 ملیار تا 4 ملیار ساڵ پێش ئێستا وردە بەدیار کەوت کە تەنەکان چییە ئەوە چییە خۆر یەکەم جار دەستی بە ئەوە کرد کە دوو گەردی لە هایدرۆجین بە یەکدا دەدا لە ناو جەرگەکەی تەبان لە ناو قەلبەکەی دوو گەردی لە هایدرۆجین پێک دەکەوی وزەی ناوەچی کە دروست دەبیتن گەرمی ئەفۆن تیشک ڕووناچی هەمووی لە نەتیجەی بەرکەوتنی دوو گەردی لە هایدرۆجین کە پێ دەڵێن ئیندیماجی نەوەوی بێکەوەلکانی ناوەچی
طبعا خۆر لە یەک چرکەدا 250 ملیۆن تەن هایدرۆجین دەکاتە سوتەمەنی 250 ملیۆن تەن لە یەک چرکەدا ئەو جەبزانە خۆر چ تەنێکی عەزیمە کە خوا خەڵقی کردیان مال علم بە ئەستێرەی گرگنی بچووکەش حساب دەکەت چکە لەوی زۆر گەورەتر هەیە خوای گەورە لێرەدا لە سوورەتی نوح ئاەتی 16 دەفەرمێ وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا لێرەدا نور واتە ئەو تەنەی کە ڕووناچیەک دەداتەوە ڕووناچیەک وەردەگرێت دەداتەوە زیاتر بەڵام خۆر سیراج تەنێکی ڕووناچی بەخشە هەر بەخۆی سەرچاوی ڕووناچی وەکو گڵۆپێک مەسەلەن بەڵام تەنێکمان هەیە ڕووناچی پێدەکەوی دەیداتەوە ئەوە نورێکە عکسی دەکاتەوە دەکەوتە سەرچاوی ئێمە بۆیە ئەگەر خۆر بکوشێتەوە بۆ نمونە تەنەکانی سیستەمی خۆر هەمووی ون دەبن هیچ نادیدرێت لۆیە خوای گەورە لێرەدا تەماشا دەکا خۆری جیا کردەوە لێرە قەمەر بووە نور لە ئاسمان بەڵام شەمس سیراجە سەرچاوەی ڕووناچیە کەواتە خۆر خەڵق بوو زەوی خەڵق بوو ئێستا سیستەمی خۆر زۆر بە ئاسایی خۆی ژیان بەڕێوە دەبا بەڵام هەتا سەرەوە دەمینێ نەخێر كل من عليها فان هەموو دەبی بڕوە هەمووی دەبێ نەمێنێ ئێستا ئەو دیمەنە طبعا بەڕێزان ئەوە ڕاستەقینەیە ئەو دیمەنە کە لە ڕێی مانجی دەستکردی سۆهۆ وەرگیراوە متابعی خۆر دەکا کاتێک مانگ بە پێشیدا تێدەپەڕی تەماشا دەکەین ئەوە ئیسپات دەکات کە مانگ تەنێکی ڕقە ڕووناچی نییە لەبەرەوەی هاتۆتە پێش خۆر هیچ ئەگە خۆر لەو هیلالەی نەدا لە بەشی خوارەوە هەر بە دیار ناکەوێت کەواتە قەمەر نورێکە وەری دەگری و دەیداتەوە بەڵام شەمس سیراجە ڕووناچیەکەی لە خۆیتی لە ڕێگەی کارلێکی ناوچی گەردیلەی هایدرۆجین با بڵێین دەسووتێنی ئاوها تقریبن بەڵام کە گەردیلەی هایدرۆجینی سوستاند ئەدی چ دەمینێتەوە تۆ شتێک بسووتێنی پاش ماوە دەمینێتەوە کەواتە خۆریش کە هایدرۆجین دەسوێنی هیلیۆم دەمینێتەوە بزانەوە هیلیۆمە چ کێشەی لۆ دروست دەکات لە مستەقبل الشمس والقمر بحسبان لە سوورەتی الرەحمان ئاەتی 5 کەواتە کە ئەوانە خەڵق بوون بە سیستەمێکی زۆر جوان و ڕێک و پێک دەڕوا هیچ کێشە نییە هەتا ئێستا الحەمدولله بۆ نمونە خۆر و مانگ و زەوی هەمویان بەگوێ دەخولێنەوە هەمووشیان بە دەوری چەقی شتێک دەخولێتەوە کە پێ دەڵێن گالاکسی گەلە ئەستێرەی ڕێکا کێشان نزیکەی 400 ملیار ئەستێرەی تێدایە هەمووی دەسوڕێتەوە لە نێو دوورگەیەک پێی دەڵێن ڕێکا کێشان بەڕێزان ئێستا ئێمە دانیشتین وا قسان دەکەین لە دەوری ڕۆژدا دەخولێنەوە خۆر کە دەڕوا لە نێو ڕێکا کێشان وەکو بڵێ ئۆتۆبانێکە و هەزارها ئۆتۆمبیل یان هەزارها ئەستێرە بە ناویدا دەڕوات خێرای 230 کیلۆمەترە لە یەک چرکە ئێمە هەستیشی پێ ناکەین بە هیچ شێوەیەک مانجیش بە خێرایی تقریبەن کیلۆمەترێک شتێک زیاترە زۆر کەم 1 کیلۆمەتر لە یەک چرکە بە دەوری زەویدا دەخولێنەوە بزانە خوای گەورە هەمووی بە هەندەسەکی زۆر ورد خەڵق کرد ڕێخست بەڵام دیسان دەڵێمەوە حاڵ هەر ئەوها نامێنێتەوە باشە ئێستا زۆر لە فەلەک ناسەکان دەڵێن بیرروڕایان وایە بێگومان مارتن شفارزشیلد ئالان ساندێج ئەوانە زانایانی پێش یعنی بڵێن سەباق بوون پێشترێکە ئەوانە هەرزوو پێشبینیان کرد کە خۆر چی بەسەر دێ ڕەنگە چی حاڵەتەکانی چۆنە بە قۆناغێکدا تێدەپەڕی دەڵێن ئەگەر خۆر طبعا لێرە قسەی زۆر جوانیان کردیە دەڵێن ئین استەطاعت ئەگەر بتوانێ خۆر بەو وزەیە کە ئێستا فڕی دەدا لەو مادەیە کە دەیسوتێنی عملێتێکی حسابی بکەن دەڵێن تەسەور دەکرێن خۆر ممچینە 5 ملیار ساڵی دی بژی 5 ملیار ساڵی دی خۆر بمینێ بە تەسەور دەڵێ احتیمالە خۆر بتانێ ئەوەندا مادەی بسوتێنی و ئەوەندا ئەوە بکە احتیمالە 5 ملیار ساڵی کە بژی بەڵام دەڵێ ئین استەطاعت کەواتە ئینەی تێدایە چکە خوای گەورە کە فەرمانی کرد ئەو سلسلەی 5 ملیار ساڵە ڕەنگە بکتە 3 ڕۆژ ئەوە خێرای دەکا خۆر لە ماوەی زۆر کەم لە ناو دەچی یوم القیامە بەس بەدەستخوایە خوای گەورە دەزانێت چەند مایە کە بیگەینێ بەڵام خۆر ئەو کوتلەیە کە ئێستا هەیتی تقریبا بای 5 ملیار ساڵی دی دەتوانی گەرمی و ڕووناچی ئەنجام بدات بەڵام بە شێوەیەکی کەمتر چکە وردە کەم دەبێتەوە بەڕێزان تەماشاک ئەوە حەجمی خۆرە ئەلێرە ئەوە خۆر لەگەڵ هەسارەی مشتری
ئەگەر دەمێکتر ئینشاڵە کە بووە عیشا سەیری ڕۆژهەڵاتی هەولێرێ بکەن خاڵێکی زۆر گەشەیە ئەوە هەسارەی مشتریە 1113 لە زەوی گەورەترە هەسارەی مشتری ئەوەش زەویە خۆر 1,300,000 لە زەوی گەورەترە ئێستا حەجمی طبیعی خۆر 1,300,000 یعنی ئەگەر ناوی خۆر بەتاڵکەین 1,300,000 تۆپی وەکو زەوی لە نێو قەپێلکی یان توێکلی خۆر شوێنگەی دەبێتەوە هێشتا خۆر طبیعیە هیچی بەسەر نهاتیە بەڵام خوای گەورە بزانە لە سوورەتی ئەلقیامە ئاەتی نۆم چی دەفەرمێ وجومع الشمس والقمر هەندێک مفسرین دەڵێن ڕەنگە یعنی خۆرگیران و مانگگیران بێت چکە لە پێش چاوی تو مانگگیران وەنیە خۆر لێک نزیک دەبێتەوە مانگ لێک نزیک دەبێت لەگە خۆر ئەو عەمەلیەتە هەیە بەڵام خوای گەورە لێرە لە ئەهوالی ڕۆژی قیامەت یعنی معقولە باسی خۆرگیران بکە مەسەڵەن نا شتیوانیە علم ئیسپاتی کردووە طبعاً بە هەزاران نمونە نەوەک نمونەیەک ئەستێرەیت کە هێمانەیە وەکو خۆر کە چیان بەسەر هاتیە تەمەشا دەکەن لە کۆتایی تەمەنی خۆر کێشەیەکی زۆر گەورە لە نێوان هێزی چێشکردن و هێزی تیشکدانەوە دروست دەبێت مە گوتمان خۆر 100 ملیۆن تەن هایدرۆجین دەسووتێنی دەبتە خۆڵەمێشی هیلیۆم لەسەر دڵی دەنیشێتەوە کە ئەو خۆڵەمێشە لەسەر دڵەکەی دەنیشێتەوە کە وەکی کوورەکی ناوچیە پلەی گەرمی زۆر بەرز دەبێتەوە کە پلەی گەرمی زۆر بەرز بەوە دەیەوێت ئەو هیلیۆمە ئەو زەختەی لەسەر دڵی خۆی لابە هیلیۆم دەسووتێنی کە هیلیۆم سوتا کالیسیۆم دەنیشێتەوە کە کالیسیۆم سوتا مەگنیسیۆم دوایێ دەبێتە نزیک ئاسن مادەی ئاسن لە دڵەکەی دەنیشێتەوە چکە هەر مادەیەک بسووتێ خۆڵەمەشەکەی قورسترە لە ڕووی کیمیاییەوە قورستر کە بووە پێشی بتە ئاسن دڵی خۆر دەیەوێت ئەو زەختەی لەسەر خۆی لا بە پلەی گەرمی زۆر بەرز دەبێتەوە چی لێ دێ قەبارەی گەورە دەبی زۆر گەورە دەبی خۆر قەبارەی یەکجار زۆر گەورە دەبی ئێستا کە طبعاً هەزاران ئەستێرە هەیە کە وێنەی گیراوە پێی دەڵێن نەفرەنجای سوور عملاقی سور عملاقي يعني العملاق الأحمر بالعربية ريد جاينت كواتا تصير دادات استا وين كان دبيني روي خور زور لأمن نزيك دكويته ولا برا جورة دبي هساري عطارد وهساري الزهرة تو دبنا هيلكي برجاي بيدرن ده قلنا نابت هيلكي برجاش حل لناودتي بالتواوي لناودتن خور روكي هرب جورة دبي بروز زوي نزيك دكويته أو لا لعلامات روج القيامة طبعا كوتاي هاتني خور استا أو هاي بلام لدا هاتو دا أو هاي لدي قباري بوشي ويا جورة دبيتن بلام استا ما با بيوانم كي بيواني حقيقي خور لمستقبل بزاني استا تسونا لدا هاتو تسيب السردي لما شاكن برزان أو خالة بتسوكيك أقربي بين الأخوار بداخل ليرة زور ديارنيا خالة زور بتسوكي أليريا أو خوري السامانة لدا هاتو دا خور آوا جورة دبي بوشيوي ليديتن وجمع الشمس والقمر كواتا السطح خارجي خور لقروين تمددي جورة دبي دقات النزيك خلقي مانج لوي الله أعلم رادة واستيزياتر نايت بيش نزيك خلقي مانج دبيتوا نا خلقي مانج نزيك دكبيتوا خواي جورة بروسي رادة قلت شو زياتر بيته بيش مستحيل الزوي سطحي خور زوي قد دا بتهاوي لناوي دبان خواي جورة زوي دهيليته وقت تيري خور استحالين أما تيدا لجي 1,390,000 كيلومتر استاكا أو كاتي دبيتا تسن سنوري تقريبا 1,200,000,000 كيلومتر جورة دبي كجيشت أو نقطة خورش تيجي بسر دادت كأستيركان استا بشتي هر الزوريان وابسريان هاتوا مرق خلاص لكل شيء بداية ولكل شيء نهاية دبي كوتاي بيدبي هتسند أو الروح لبرنيا بلام أو آيات رب العالمين سيتطبق كل من عليها فان يجب أن يفنى دبي لناوتي خور 8 أوان ديت سي بسر ديت بيشي بتسينا سر مصيري باشا تسون زانيان خور آواي بسر ديت تماشا استيركاني دي كان كديكا بلاي جرمية كي تسرية كي قبارة كي طبعا بطريقة في زي زور معقد استعمل زانية باسكم تسون أو قياسات أنا دوز نوا هموي باعتماد كده سر خور بيتم مصدر تطبيقي ده كان سر استيركان كبيدرن قياس طبعا أو أستيري كبيدرن أركتيوروس وكو خورة بلام دواي
چەند علەمایان دەڵێن تقریبا 1.5 ملیار ساڵی دی یعنی ملیارێک و 500 ملیۆن ساڵی دی خۆر قەبارەی گەورە دەبێت ئەزمەی قەلبی دوور لە حازری ئەزمەی قەلبی بۆ دروست دەبی علمیە منەوە قسەی دەکەم ها کە دەڵێن ملیارێک الله أعلم يعني ڕەنگە خلالی 100 ساڵی دی و عملیەتە خوای گەورە بە کون فەیەکون تەسریعی بکات لە خلالی ملیۆنێک ساڵی بە 10 ساڵ خلاص بی ئەوە بەدەست خۆیتی بەڵام من علمیین قسەی دەکەم ئارکتیۆلۆژێک لەو ئەستێرانەیە کە لەسەر لێواری تەقینەوەیە هەروە نمونەیەکی کەشمان هەیە ئەستێرەی ئەلدیبڕان ئەو ناوە عەرەبیە بەڕێزان ئەلدەبڕان الذي يدبر ئێستاش لە ئەتڵەسەکان هە بە ئەلدیبڕان بەکاردێت تەماشا دەکەینەوە ئەستێرانە ڕەنجیان سوورەکی فاتحە یان پرتەقاڵیە ئەوانە قەبارەیان زۆر گەورە بووە لەسەر تەقینەوە تەوانەوە 65 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە ئەوە ئەستێرەیە جیرانمانە بە جیران حسابە ئەوەیان 36 ساڵی ڕۆناچی لە ئاسمانیش دیارن تەمان دوو خاڵی زۆر گەش و جوانن لە ئاسمانی بەهاری ئێستاژەوە لە ئاسمانی زستان لە بن پێرەوە مباشەرەتەن ئەو کۆمەڵە ئەستێرەی سوورەیە لە بنەوی ئەو ئەستێرەیەوان هەیە ڕەنجی سوورە بە چاو تەماشای دەکەی دەزانی ڕەنجی سوورە لێرەدا خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی الدخان ئاەتی 10 و 11 فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم لێرەدا خۆر وەکو سەرجەم ئەو ئەستێرانەی کە لە مەرجان نزیک دەبنەوە چیان بەسەر دێ ئەوەندە گەورە دەبی قەبارەکەی دڵک هێزی تیشکدانەوە زاڵ دەبی بەسەر هێزی چێشکردن هێزی چێشکردن دەوێت مادەکەی لۆ ژوورەوە بە بەڵام پلەی گەرمی لە ژۆرێ ئەوەندە بەرزە دەگاتە 100 ملیۆن پلەی کلڤن یان بنێت تقریبا 100 ملیۆن پلەی سیلیزی وا بڵێن یانی ڕاست دەتەقێتەوە ئەو ئەستێرەیە دەتەقێتەوە پێشی بتەقتەوە حاڵەتێکی بەسەر دێ بەسە خۆیدا دەڕمێ ئەوجا دەتەقێتەوە ئەوجا ئەو شێوێ دەتەقێتەوە کە تەقیەوە دەبێتەوە چی دەبێتەوە دوخان گەڕاوە سەر ئەسڵی بیدادەکەی کە خوا خەڵقی کردبوو دەگەڕێتەوە سەر ئەسڵەکەی خۆی کە دوخان بوو چۆن لە دوخان خەڵق بوو دەبی لەسەر شێوەی دوخانیش بمریتن کۆتایی پێبێن دەڵێن ئەو تەمومژەی ئەو تەقینەوەی کە لە خۆڕدا تەبەقەی خارجیەکەی دەتەقتەوە بەرەو زەوی دێت خەڵک تەبعاً ئەوە لە فەزا دەبینی تەسەوڕ کە شتێکی وا زەخم هەورێکی زەخم لە فەزا وا دێتن خەڵک هەر هەمووی دەتۆقی و دەترسێتن ئەوە تەفسیرەک ئەم استینادم کردووە لەسەری بەحسیش لەسەر کرایە بەڵێن مەسادری لەسەر هەیە بەس ڕەیەکەوەیە دەڵێتن ئەو دوخانە نە ئەو دوخانە ئەو هانیە هەردوو ڕەئیش تەواوە من هەردوو ڕەئی مقنعم بەڕاستی کە دەڵێ ئەو دوخانە عیلاقەی بە بەرگە هەوای زەویەوە هەیە بڕکانی زۆر گەورە یان حادیسەی کەونی زۆر گەورە لەسەر زەوی ڕوودەدات ئەو دووکەڵە لە هەموو کوڕی ئەرزی بڵاو دەبێتەوە دەبێت یەک لە علاماتەکانی يوم القيامة قبل مجيء يوم القيامة طبعا أو علامات كان يزيدون وياه بەڵام ئەمن لە بەحسەکەی خۆم ئەو هەم بەکارهێناوە ئەوەش ئەسەح و تۆ باسییان کردووە باشە ئایا ئەستێرەمان هەیە لە لەحزەی تەقینەوە لە پاش تەقینەوەکەی تەسویر کرایە بەڵێ ئەوەی پێشەوە باسمان کرد لە دایک بوون بوو ئەستێرە بوون تازە دروست بوون بەڵام ئێستا ئەستێرەمان هەیە تەقیوەتەوە سیرکەن ئەوە یەک لەو ئەستێرانەیە پارچە بووە تەنها دڵەکەی مایە پێ دەڵێن هیلەکس نیبیولا تەماشاکەن بەڕێزان ملاحەزە بکەن لە سنتەرەکەی دائیمەن نقطەیەکی بچووک هەیە ئێستا باسی دەکەم ئەوە چییە نازانم لێرە دیارە بەڵێ دیارە ئەو خاڵە بچووکە ئاگادار بن چکە تقریبا هەندەشمان نما سیمینارەکە تەماشاکەن ئەوەش پێ دەڵێن فاین رینگ یعنی ئەڵقەی زۆر ڕێک و پێک ناوی فاین رینگ نێبیۆلا 2870 ساڵی ڕۆناچی دوورە بەڕێزان دائیم لە ناوەڕاستی ئەستێرەیەکەیە ئەو ئەستێرەیە تەقیە خلاص کۆتایی بە تەمەنی هات چینە دەرەچەکانی دەتەقنەوە دڵەکە ئیسراحەت دەکا وەک کودەوە دەرە ئەو خەش لە کۆڵمبەوە ئەو هەم بارستە قورسە بەڵام ئەطرافەکەی دەبنە زەحیە هەسارە هەبی ژیان هەبی هەمووی تەفلوت و نادەبی لە ناو دەچیتن چکە ئەو غازە دێ بە سورعاتێکی یەکجار زۆر سەدان جار لە خێرایی دەنگ زیاترەوە پلەکانی گەرمیش یەکجار زۆرە تەسەوڕ ناکرێ ینی چکە هەر تەقینەوەیەک لەوانە پلەکانی گەرمی لۆ 100 ملیۆن پلەی سیلیزی بەرز دەبێتەوە کە لە تەقێتەوەش ئەو پەڵە گازە زۆر بە خێرایەکی زۆر و گەرمیەکی زۆر بەرەو ڕووی ئەطرافەکەی دەڕوە ئەگەر هەسارەیەکە بی ژیای لەسەربی مستەحیلە لە ناوی دەبات تەماشاکەن بەڕێزان سەدان نمونەمان هەیە و ئەستێرانیان هەمویان مردوونەوە ئەستێرانە تەقیونەتەوە بەڵام لە حەزە بکەن لە سنتەرەکانیان خاڵێکی بچووک هەیە لە سنتەرەکانیان ئەغلەبیان خاڵێکی بچووک هەیە ئەوانە پێیان دەڵێن پاڵە گازە هەسارەیەکان چکە شکریان بە هەسارە دەچی خڕن هەمویان زۆریان بەڵام هەندێکیان
3000 4000 دەتەقێتەوە لەسەر یەک شکلی پەڵەگازەکەی مشەوە دەبی تێک دەچی بۆیە پێی نارێن یعنی بەوان ناڵێن وەکو شکلی کەوکەبی بەڵام هەمویان ئەوانە پاشماوەی لە ناوچوونی ئەستێرەنا ئەو ئەستێرانی کە پێش تەقینەوەکانیان بارستایی و قورسایەتی مادەکانیان وەکو خۆری ئێمە بووە. تەمەشاکەن بەڕێزان خوای گەورە بە عەزەمەتی خۆی زۆر بە جوانی وەسفی ئاخر لەحزەی خۆر دەکا خەڵاس خۆر لە ناوچوو والنەجمی ئیذا هەوە سورەتی النەجم ئاەتی یەکەم خوای گەورە سوێندی پێ خواردیە والنەجمی ئیذا هەوە. مفەسیرەکانی قەدیم ڕەحمەتی خوایان لێبێ علم لە پێش کەوتوودا نەبووە زۆر تەبیعیە نیان پێکایە کە باسەوەی دەکەن خوای گەورە لێ سوندی خواردیە والنەجمی ئیذا هەوە مەقسەدی خوای گەورە الله ئەعلەم ئەستێرەیەکە کە ئاوا دەبێ یان ئەستێر ڕژان تەمانە گۆدی تیتان ئەستێرە ناژە خۆی بەردی بچووکن زۆر طبعا هەردوو ئەوەیە ڕاست نییە لە حەقیقەت خوای گەورە لێرە کە سوێند بە شتێک دەخوا دەبی شتێکی زۆر عەزیمی لە قورئانی پیرۆزدا والنەجمی ئیذا هەوە سوێند بەو ئەستێرەیە کە بەسەر خۆیدا دەڕمێ ئەوە لەحزەی ئینهیاری ئەستێرەکەیە لە تەنێکی 1 ملیار کیلۆمەتری دەبێتەوە چەند 12000 کیلۆمەتر 10000 کیلۆمەتر کەواتە ئەو لەحزەیەکە ئەو ئەستێرەی دەتەقتەوە دڵەکەی چی لێ دێ بەسەر خۆیدا کەپس دەبێتەوە چڕ دەبێتەوە هێزی چێشکردنەکەی ئەوەندە زۆرە ناو دڵەکەی زۆر چڕە بەسەر خۆیدا کۆمپرێز دەبێت بۆ نموناتوو بێی جیهازێک بینی ئەو مێزەی سەحق بپەستی ئەخیری بکەیە بتوانێت بکە شتێکی ئەوەندا خەواسی مادەی تێک دەسی تەمان لەگەڵ تەقینەوەکەی تەنها پرۆتۆن یان نیۆترۆن دەمێنێتەوە ئەلکترۆن و پێکهاتەی دیکەی بڵێن زەڕە هەمووی پەرش دەبێتەوە لە فەزا لۆیە ئەوەی دەمێنێتەوە پیور یان نیۆترۆنە یان پرۆتۆنەکانە کە ئەو مادەیە پێک دێنن پێی دەڵێن ئەستێرەی گرگنی سپی قەزەمی سپی ئەوە ئاخر پێش کۆتایی مەرحەلەی پێش مردنی خۆرە یەک مەرحەلەی کەمایە کەواتە لێرەدا خوای گەورە لۆ سوێندی خواردیەوە نەجمی ئیذا هەوە چکە ئەو لەحزەیە زۆر عەزیمە ئەو ئەستێرەی کە دەتەقتەوە تیرەی پێش تەقینەوەکەی بوویتە ملیارێک یان ملیارێک و 200 میلیۆن کیلۆمەتر لە پڕێکەوە زانایان دەڵێن یعنی لە خلالی چەند سەعاتێک ئەو لەحزەیە ڕوودەدات ئەو ئەستێرەیە دڵەکەی بەسەر خۆیدا کۆمپرێس دەبێتە تەنێکی وەکو زەوی 12000 کیلۆمەتر 1 ملیار کیلۆمەتر لەچێ 12000 کیلۆمەتر لەچێ بۆی ئەوە شایانیەوەیە کە خوای گەورە سوێندی پێ بخوا ئاەتێککە هەیە ئیسپات دەکا کە ئەو ئاەتێ پێشترێش مەقسەدەکەی ئەوەیە ئیذا الشەمس کوورەت ئەگەر خۆر بچوو کرایەوە زۆر بچووک دەبێتە تەنێکی بچوو وەکو ئەو گلۆپە سپیانێکی ئێستا دەبینی لە سەقفی هەر ئەوەندە قووەتەی دەمێنێ پێی دەڵێن گرگنی سپی نزیکەی 10000 ساڵ بەو شێوەیە دەمێنێتەوە ئەگەر ماین مەسەلەن ئینسان ببینێ بیبینی مەسەلەن چکە ئەستێرەی ئاوا بە ملیارات هەیە گرگنی سپی هەمویان پێشی ئەو هایان بەسەر بێ خۆر بووینەوە وەچ خۆری ئێمە گەشاینەوە بەڵام پاش تەقینەوەکەی دڵەکەی بەسەر خۆیدا کەپز بووە شتێکی بچووکی بێبەهای لێمایتەوە کە پێ دەڵێن گرگنی سپی بەڵام مادەکەی یەکجار زۆر قورسە یەکجار زۆر قورسە چکە بەسەر خۆیدا چڕ بوویتەوە کەواتە لێرەدا لە سوورەتی نەجم لە سوورەتی تەکویر باسی مەرحەلەی کۆتایی خۆر دەکات لە دوایدا مەرحەلەیەکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن النجم الأسود النجم الأسود يعني القزم الأسود گرگنی ڕەش ئەو ڕووناچیە سپی کە ئەوەش نامینێ بە تەواوی خۆر دەکوژێتەوە دەبێتە بەردێکی ڕق لە ئاسمان تەنها دڵەکەی دەمێنێتەوە الله ئەعلەم مرۆڤ ئەو کاتی ئەوە ئەوەی نابینی مرۆڤ ئەو مەرحەلەیە چکە کاتێک کە خۆر لەناو دەچیتن زەوی کە خوای گەورە مرۆڤی تێدا خەڵق دەکاتەوە جارێکی تر زیندوو دەکاتەوە ڕووناچی خۆر نەماوە بۆیە دەڵێ وەئەشرەقەت الأرض بنور ربها ئەو وەختی خۆر نەماوە هیچ دنیا تاریکە لایتێکی سپیە لەو سەریە هیچ بەهایەکی نەماوە بەڵام کە نەوامیسی کەون هەمووی دەگۆڕێ پاشکەوە کە کەون هەموو بڵێن گۆڕانکاری گەورەی بەسەردادێ لە ڕۆژی قیامەت خوای گەورە بەخۆی نوری ئیلاهی خۆی نوری عەزەمەتی خۆی زەوی ڕووناک دەکاتەوە لۆیە مەحشەر بەدیارکەوی و خەڵک بەدیارکەویت دەست بە حساب کتاب کرد خوای گەورە هەمولایەک سەر بەرز و سەرکەوتووکا لەو ڕۆژە پڕ ناخۆشە ئینشاءالله تەوان بەڕێزانمە باسم کرد ئێستا خۆر بدایەتی دوخان بوو كون أول زاد دروز بو كانت رتقا ففتقناهما باشان ثم استوى إلى السماء وهي الدخان باشان لبالغاز دروز بو باشان خور من دروز كرمان السرساوي روناتشي
ما كردا روناچی دانەوەیەک لتعلموا عدد السنين والحساب هەمووی علاقیان پێکوێ ئاەتانە بەڕێزان ويسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس هەمووی بە حساباتی خۆیەتی 1 ملیم غەڵەت ناکە پاشان گەیشتنەوە حەدەی کە خۆر بەرەبەرە چی بەسەر دێت ئینهیار دەکاتە سەر خۆی گەورە دەبێت وجومع الشمس والقمر قەماری گەورە دەبێت پاشان چی بەسەر دێت دەتەقێتەوە کە تەقیەوە ئینهیار دەکاتە سەر خۆی پێ دەڵێن قەزەمەکی سپی بچووکێ دەمێنێتەوە طبعا چەند جار باسی خۆر کرایە ئەفۆن لە نێو قورئانی پیرۆزە 33 جار خوای گەورە ئاماژەی بە خۆر داوە طبعا ئەو ئاماژەیە رب العالمین خۆی دەزانی هەرچەندە زۆر لە مەسادر گەڕان بۆ 33 ئەفۆن بەس نەمزانی مەسەلەکە بۆ 33 بەڵام 33 جار خوای گەورە ناوی خۆری هێناوە ئیلا شتەکانی دی پەڕێستان دەزانن مەسەلەن چەند جار باسی ئافرەت کراوە ئەوەندە باسی پیاو کراوە باسی جەنەت ئەوەندە باسی نار کراوە ئەوانە بە تەوازونە لێرەدا 33 جار باسی خۆر کراوە لە قورئانی پیرۆز ئەو معلوماتەشتان بدەمێ پێش کۆتایی خێرایی خۆر ئێمە دانیشتین باسم کرد خۆر بە دەوری خۆیدا دەخولێتەوە بەڕێزان بەڵام ئێمە هەستی پێ ناکەین ئیلا هەندێک پەڵێ ڕەشەیە لەسەری ئەمە لە کۆلێژی زانست زۆر متابعی دەکەین پەڵێ ڕەشەیە لەسەری تەماشا دەکەین ئەوڕۆ لێرەیە سوبەی دێتە ئێرە کە دەخولێتەوە خۆر بە دەوری خۆی لێرە تقریبا خۆر بە 25 ڕۆژ خولێک بە دەوری خۆیدا تەواو دەکات لە دەوری خۆی بە 25-24 کاتژمێری باشە خولێک بە دەوری خۆیدا تەواو دەکات زۆر لەسەر خۆ دەخولێتەوە طبعا خۆر ڕق نییە شلیش نییە گازش نییە پێ دەڵێن پلازما گازی هایدرۆجینە زەختێکی یەک جار زۆر و گەرمی و کایە مغناطیسی دەوری داوە ئەوە پێ دەڵێن پلازما بۆیە خۆر دەتانی بڵێن بە گازی دەچی ینی شل نییە بەڵام لە گازێکی زۆر چڕ بوو ئاوا بڵێن لۆیە هەمووی پێکوە ناخولێتەوە جەمسەری باکووری بە چ ڕۆژ بە دەوری خۆیدا دەخولێتەوە بەس ناوەڕاستەکەی سەبرتر دەخولێتەوە باش لێرەدا تەماشا دەکەین خۆر لە قوتبەکەی بەڵێ 35 ڕۆژ خولێک بە دەوری خۆیدا تەواو دەکات لێرە تەماشا دەکەین پەڵێ ڕۆژ لەسەر خۆر هەبی زۆر لەسەر خۆتر دەڕۆین لەوەی کە ناوەڕاستەکەی لە خەتی ئیستیواءەکەی ئەوە ئێمە دانیشتوین بە دەوری گەلەستێرەی خۆماندا دەخولێنەوە باسم کرد تقریبا 26,000 ساڵی ڕۆناچی ئەمە لە سنتەری گالاکسی ڕێکاکێشان دوورین کە جەزیرەیەکە لە ئەستێرە لەسەر شێوەی گەردەلوولێکی گەورەیە 7 خولی خواردەوەتەوە نزیکەی 200 تا 400 ملیار خۆری تێدایە خۆر یەکێکە لەوان خێرایەکەم باس کرد کە ئێمە دانیشتین ئێستا سرعتمان لە بینی 220 تا 230 کیلۆمەترە لە یەک چرکەی بە دەوری چەقی ئەو گەلەستێرەیەدا لەگەڵ ئەستێرەکانی تکە دەڕۆین هیچ ئەستێرەیەکی بە ئەستێرەیەکە ناکەوی بۆ لەبەرێ كل في فلك يسبحون هەمووی خەتی خۆی بۆ تحدید کرایە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانی لەو خەتەی خۆت دەرچی ئێستا ئەمە ئەستێرەمان هەیە لە دواوەمان لەسەرەوەمان وەکو ئێمە ماسێک بووین لە ناو بەحر ئەستێرە هەیە لێرە ئەستێرە هەیە لێرە ئەستێرە هەیە لێرە هەمووی بەیەکەوە هەر یەک بە سرعەتی خۆی خوای گەورە بۆی تحدید کردێ لە دەوری چەقی گەلەستێرە دەڕوە چەند ساڵمان پێ دەچێت تا خولێک لە دەوری گەلەستێرەی خۆمان تەواوکەین لە مابینی 225 تا 250 ملیۆن ساڵمان دەوێ هەتا یەک خول لە دەوری گەلەستێرەی خۆمان تەواوکەین فەلەک ناسان دەنێن لەوەتەی خۆر خەڵق بووە تەنها 20 دەورەی تەواو کردیە طبعا ئاخر شت پێتان بڵێم ڕێکاکێشان ئەو گەلەستێرەی کە ئەمە تێدا دەژین نزیکەی 2 تریلیۆن گەلاکسی ئەوها دۆزراوەتەوە 2 تریلیۆنی دی لە نێو گەردوون باشە تیرەی 100,000 ساڵی ڕووناچێت یعنی ئەگە تو بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە بڕۆی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە بە 100,000 ساڵ لەو سەری دەچی ئەو سەری تیرەی گەردوون ئاخر معلوماتان بنەوێ دوورترین تەنی ئاسمانی لە نێو گەردووندا کە خوای گەورە باسی کردووە کە خەڵقی کردووە دوورترین تەنی ئاسمانی کە دیتراوە 13 ملیار ساڵی ڕۆناچیە تەنێکی بچووکە دەڵێن گالاکسیەکە تازەوە لەدایک دەبی بەڵام زانایان دەڵێن گەردوون نزیکەی 93 ملیار ساڵی ڕۆناچێت تیرەی فما بعده بەس خۆی دەزانین ئەمیش لێرە کۆتایی پێدەینم والسلام عليكم ورحمة الله وبركاته طبعا والله تبارك وتعالى أعلى وأعلم زور سپاسان دەکەم چنە سەر مێشتان من بەوە هەموو
زانیاریانە و داتا ئەنتیکانە ئاەتەکان زۆر وازحن بەڵام کە دێنا علمی فەلەک بەڕاستی کە تەفسیلی دەدێ شتەکان زۆر غەریبن بەڕاستی تەنها لە علمی رب العالمیندایە ئەو هەموو تەنە ئاسمانیانە منیش تەنها خۆرم هەڵبژار کە یەکێکە لەو سەدان تریلیۆن ئەستێرانەی کە لە ئاسماندایە. بارەکە الله فیکم زۆر سپاس بۆ ئیدارەی کتێبخانە بۆ مامۆستا بۆ میوانانی خۆشەویست هەر پرسیارێکتان هەبوو ئینشاڵڵا بە پێی توانە لە خزمەتاندام و وەڵامی دەدەمەوە.